لە شکستی هەڵبژاردنەکانەوە بۆ شکستی ئاشتەوایی و هەرەسێکی یەکجاری. بزوتنەوەی گۆڕان لە بەردەم دواهەناسە و مەرگی خۆیدا. دوای ئەوەی لا دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا نەیتوانی هیچ کورسیەکی پەرلەمانی بەدەست بهێنێت، هەرزوو سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان ڕایان گەیان خۆیان ڕێک دەخەنەوە و بەڵێنیان بە لایەنگر و دەنگدەرەکانیاندا بەهێزەوە بگەڕێنەوە. بۆ ئەوەش لە یەکەم هەنگاویاندا لیژنەی ئاشتەواییان پێکهێنا بۆ ئاشتکردنەوەی ئەندامە زویر و ناڕازیەکانی بزوتنەوەکە. زیاتر لە ساڵێکە لیژنەکە لەگەڵ سەرکردە زویرەکان سەرقاڵی ئەوە بوون کێشەکانیان چارەسەر بکەن، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا شکستی پرۆسەی ئاشتەوایی بووەتە بابەتی گەرمی نێوان بزوتنەوەکە و بەشێک لەو سەرکردانەی کە بڕیار بوو ئاشت بکرێنەوە و بگەڕێنەوە. ژمارەیەک لەو کەسانەی کە لەناو پرۆسەکەدا بوون ئاماژە بۆ ئەوە دەکەن کێشەکان لەوە قوڵترن کە گۆڕان و سەرکردایەتی ئێستای بزوتنەوەکە توانای چارەسەرکردنیانی هەبێت. دەژڵێن خەڵکانێک لە ناوە و لە دەرەوەی بزوتنەوەکەوە هەوڵەکانی ئاشتەواییان بەمەبەست لەبار بردووە. بەپێی ڕوونکردنەوە و ڕاگەیەندراوی سەرکردە ناڕازیەکان بابەتەکانی وەک خاوەنداریکردن لە مڵکەکان و پرسی با خێزانیکردنی بزوتنەوەکە و پشکە بازرگانیەکانی ئەو کۆمپانیایانەی کە داهاتی بزوتنەوەکە دابین دەکەن لە دیارترین ئەو خاڵانن ناکۆچی گەورەیان لەسرە و نەتوانراوە لەسەری ڕێک بکەون. بەتایبەت لە ئێستادا مانگانە دەیان ملیۆن دۆلار لە داهاتی پشکە بازرگانیەکانی بزوتنەوەکە کە لە بەشێک لە کۆمپانیا بازرگانیەکانەوە دابینی دەکات دەچێتە سەر هەژماری بانکی کوڕەکانی نەوشیروان موستەفا. ئەوەش یەکێک لە دیارترین ناکۆکیەکانی ناو بزوتنەوەکە و ئەو سەرکردە زویرانەشە کە گۆڕان دەیەوێت ئاشتیان بکاتەوە. لە دوای کۆچی دوایی نەوشیروان موستەفا ڕێخەری پێشووی بزوتنەوەی گۆڕانەوە ناکۆکی و کێشەی گەورە لە نێوان کوڕەکانی و بەشێک لە سەرکردەکانی ئەو بزوتنەوەیە دروست بوو. ژمارەیەک لە سەرکردەکانی گۆڕان لە پاڵ کوڕەکانی نەوشیروان موستەفادا وەستاون و دەیانەوێت بە هەر شێوەیەک بووە ئەوان میراتگیری باوکیان و بزوتنەوەکەش بن. لە بەرامبەرەوەدا زۆرێک لە سەرکردەکانی تر ناڕازین بەوە و پێیان وایە خودی نەوشیروان موستەفا لە دژی بەخێزانیکردنی گۆڕان بووە. هەر لەبەر ئەوەش تا لە ژیاندا ماوە هیچ کام لە کوڕەکانی نەهێناوەتە پێشەوە بۆ ئەوەی پلە و پۆستی گەورەیان لەناو بزوتنەوەکە پێ بدات. هەرچەندە ئەندامێکی لیژنەی ئاشتەوایی شکستی پرۆسەکەی ڕاگەیاند و وتی ئەوانەی کارکتەری بڕیار بەدەست و خاوەن هەژمونی سیاسی و دەسەڵاتن لەناو گۆڕان هەوڵەکەیان لەبار بردووە. بەڵام ڕۆژی شەمەی ڕابردوو لیژنەی ئاشتەوایی بزوتنەوەکە لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کرد ئەگەرچی ئەنجامەکان لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێیانمان وەک پێویست نەچۆتە پێش، بەڵام پرۆسەی ئاشتەوایی لای ئێمە کۆتایی نەهاتووە و سوپاسی ئەوانە دەکەین بە پیرمانەوە هاتوون. هاوکات هەریەک لە شەماڵ عەبدولوەفا و عوسمانی حاجی مەحموود کە لە سەرکردە زویرەکانی بزوتنەوەکان شکستی پرۆژەکەیان ڕاگەیاند و ئاماژەیان بە چەند خاڵێک کردووە کە لە ماوەی ڕابردوودا هۆکاری ناکۆکی و ڕێک نەکەوتنیان بووە لەگەڵ گۆڕان. ئاماژە بۆ ئەوەش دەکەن تەنانەت لە سەرەتاوە 17 خاڵیان هەبووە کە قسەی لەسەر بکەن. دوجار خاڵە ناکۆکەکان کەم کراونەتەوە بۆ تەنیا 2 خاڵ کەچی هەر نەتوانراوە لەسەر ئەو 2 خاڵەش ڕێک بکەون. شکستی پرۆسەی ئاشتەوایی لە کاتێکدایە بزوتنەوەکە تازە خەریکی خۆڕێکخستنەوە و خۆ دەرباسکردن بوو لە شکستەکەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانیش بە جۆرێکە ئەگەری دروستبوونی هێزی نوێ و ئاراستەی سیاسی نوێ لە ئارادایە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان. بەشێک لە سەرکردە و ئەندامە زویرەکانی گۆڕانیش کە پێشتر لەگەڵ بزوتنەوەکە کاریان کردووە خەریکی دروستکردنی بەرەی سیاسی نوێن کە بزوتنەوەکە دەخاتەوە بەردەم شکستێکی تری هەڵبژاردنەکان و ڕەنگە ئەم جارە چارەنووسیشی بخاتە بەردەم مەترسی لە ناوچوونی یەکجارەکی، چونکە لە ئەگەرێکی وادا بەشێکی تری دەنگەکانی لەدەست دەدات و ئەوەش لە مەرگی کۆتایی نزیکی دەکاتەوە.